بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستی ئێمەتان پێشکەش بێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواستان پێشکەش دەکەم لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە ڕۆڵی ڕێکخراوە پیشەیەکان لە پشتگیریکردنی موچەخۆراندا دەکەین. هەمیشە ڕێکخراوەکان یام ئەو ڕێکخراوەکانی بواری لاوان و ئافرەتان و خوێندکاران لە هەر کۆمەڵگەیەکدا گرنگی و پێگە و قورساییەکی تایبەتیان هەبووە لە فشار خستنە سەر دەسەڵات یا بەرگریکردن لە مافی هاوڵاتیان لە وڵاتەدا. لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوەکان بوونیان هەیە و هەمیشە قسە و بۆچوونی خۆیان لەسەر پرسە گەرموگوڕەکانی ڕۆژ هەبووە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە کاریگەری و ڕۆڵ و ئامادەیی و بەشداری ئەو ڕێکخراوانە دەکەین لە گەیاندنی داواڕەوەکانی خەڵک. لە ماوەی ڕابردوودا هەر یەک لە ڕێکخراوەکان لەو بوارەی کە خۆیان کاری تێدا دەکەن، ئایا قوتابیان بووە، لاوان بووە، ئافرەتان بووە یا هەر چینێکی تر، هەمیشە ئەو ڕێکخراوانە گەیەنەر و دوانگە و مینبەری گەیاندنی داواڕەوەکانی چین و توێژی ژێردەستەی خۆیان بوون بە حکومەت و بەلایەنە پەیوەندیدارەکان. لە ئێستادا کە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان لە هەرێمی کوردستاندا هەمیشە چەند ڕۆژێکە لە برە و گەشەدایە، ڕێکخراوەکان چۆن توانیویانە هاوشانی خۆپیشاندەران یان بۆ گەیاندنی داواڕەوەکانی خەڵک بچنە نێو خۆپیشاندەرانەوە و ئەو داوایە بگەێنە سەروی خۆیان یا لایەنە پەیوەندیدارەکان. ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە یەکێکە لە ڕێکخراوە چالاک و دیارەکانی سەرگۆڕەپانی کوردستان دوێنێ لە بەیاننامەیەکدا ئیدانەی دەستگیرکردنی تەواوی ئەو چالاگوان و سەرۆکی لیست و مامۆستایانە دەکات کە لەلایەن دەسەڵات و دەستگا داپڵۆسێنەرەکانیەوە دەستگیر کراون و ئیدانەی ئەو هێرش و پەلامار و سوکایەتیە دەکات کە بەرامبەر بە پەرلەمانتاران و وەزیر و مامۆستا و خانمان کراوە لە هەرێمی کوردستان. ڕەشبگیری و دەستگیرکردنی خۆپیشاندەران کارێکی دوورە لە بنەمەکانی مەدەنیەت و پێشێلکردنی ئاشکرای یاساکانە. داواکارین بە زووترین کات ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و دامەزراوە چاودێریەکان هەڵوێستی جدیان هەبێت و کۆتایی بەم جۆرە ڕەفتارانە بهێنرێت. بۆ چەندەمین جاریش داواکارین حکومەتی هەرێمی کوردستان هەڵوێستی جدی هەبێت بۆ چارەسەری قەیرانی قوڵی پەروەردە و خوێندن و جێبەجێکردنی داوای مامۆستایان. ئەمە بەشێکە لە بەیاننامەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان مەکتەبی سکرتاریەت کە ڕۆژی ڕابردوو بەرامبەر ئەو هێرش و دژایەتی و سانسۆرەی کە حکومەت بەرامبەر بە خۆپیشاندەران کردوویەتی بڵاویان کردوتەوە. من لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر بێستون محەممەد ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان تاوتوێی ڕۆڵی ڕێکخراوەکان دەکەم و باسێکیش لە بەیاننامەکان دەکەین کە هۆکار و پاڵنەری دەرکردنی و بەیاننامەیە چیە. دکتۆر زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ جەناویش. سەرتا پێم خۆشە لە ماوەی ڕابردوودا هەمیشە ڕێکخراوەکان گەیەنەری داواڕەوەکانی خەڵک بوون، واتە ئەتوانین بڵین بەر لە خۆپیشاندانەکان هەمیشە ڕێکخراوەکان ڕۆڵی کارایان هەبووە لە هۆشیارکردنەوەی خەڵکیان بە ئاگاهێنانەوەی دەسەڵات لەو ڕەخنەوگلەیەی کە خەڵگەی بوو. پێم خۆشە باز لە ڕۆڵ و پێگەی ڕێکخراوەکان بکەین لە ئاسانکردن یان بوونە بەرهەمهێنانی کێڵگەیە بۆ خۆپیشاندان و دەربڕینی ناڕەزایەتیەکان. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سەرەتا سڵاو و ڕێز و دەستخۆشیم بۆ تەواوی ئەو مامۆستا و فەرمانبەر و چالاکوانانە هەیە کە لەسەر جەم شار و شارەچەکانی هەرێمی کوردستان زۆر بە ئازایانە و بەو پەڕی دلێرانە هاتنە ناو سەرشەقامەکان و دەنگی ناڕزاییان بە گەورەتر لە جاران بە گوێی دەسەڵاتدارانە داوە نایان بۆ هەموو ئەو زۆرم ئەو سیستەم و داپڵۆسین و شتەر ناشیرینانی کە دەسەڵاتی کوردی بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان ئەنجامیدا. بۆیە لێرەوە سوپاسیانەکەم دەستیان خۆش بێ، هیوای بەردەوام و ماندوونەبوونیان بۆ خوازم. سەبارەت بە پرسیاری جەنابیشتان، ئێمە دیارە لە هەرێمی کوردستانە بە پێی ژمارەکان ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوبوونی هەیە. ئەم ڕێکخراوانە هەریەکەیان تایبەتمەندن بە بوارێکی جیاجیا کارەکەن و کارەکانیشیان ئەتوان بڵێم جێدەستیشان دیارە لە هەرێمی کوردستان بەبوونیەوەی کە تێبینی هەیە لە سەرەدای ڕێکخراوەکان و هەروەها بوونی کۆمەڵێک ڕێکخراوگەل کە خزمەتەکەن جارێکی تر بە دەسەڵات کە هەمەش بەداخەوە کە لە هەموو وڵاتانە ئەم لە وڵاتانە بوونی هەیە. هەرێمی کوردستانیش
بەدەر نییە لە شتە ناشرینەکانی وڵاتانی تر کە کۆمەڵی خەڵک دروست کات و بۆی پشتیوانی لێ بکەن بەڵام بەگشتی ئەتوان بڵێم ڕۆڵی ڕێکخراوەکان ڕۆڵێکی ئیجابیە و ڕۆڵێک کە توانی ویانە یعنی هاوکار و هەماهنگ بن شان بەشانی چالاکوانان لە هەرێمی کوردستان خەڵکانی ناڕازی هەموو کەسانی کە بەتەنگ ئامانجیانە هیوایەتیانە کە هەرێمی کوردستان بەرەو پێشکەوتن بڕواوە هەرێمی کوردستان بەرەو سیستەمێکی زیاتر دیموکراتتر و مەدەنیتر و پاراستنی مافی هاوڵاتی و خوێندنەوەی تاک و حسابکردن بۆ تاچی کوردی و بەگوێکردنی ئەو خەڵکەی کە ئەوان بوون ئەندازیاری هێنانەکای ئەم دۆخەی ئێستا بۆیە بەگشتی ڕێکخراوەکان لەم ڕێگەیەوە هەوڵیان داوە سەرەڕای فشارە بەردەوامەکانیان بەشێک لە ڕێکخراوەکان و هەروەهاکردنەوەی کۆڕ و سیمینار و چالاکی جۆراوجۆر و هەڵمەتی هۆشیارکردنەوەی کۆمەڵگا و هەر هەڵمەتی هۆشیارکردنەوەی ئەو چین و توێژانەی کە ئەوان کاری لەسەرەکەن بایەخی چاوی بایەخەوە سەیرەکرێ و ڕۆڵ و پێگیان کاریگەرە بێ بەڵام لەگەڵەوەشتا من لە وڵاتێکا کە ئێمە ئەمانەوێتی بەرەو دیموکراتتر بڕێن و مافی وڵاتی پارێزراوە بێ پێویستە ڕێکخراوەکان ڕۆڵ و پێگە و چالاکیان کاریگەرتر بێ لە هەرێمدا کەواتە پێت وایە بەر لەوەی خەڵک بڕژێتە سەر شەقامەکان بەر لەوەی خەڵک وتاف بکێشێ بەر لەوەی خەڵک دروشمی دژە گەندەڵی و دژە دەسەڵات بەرز بکاتەوە ئەوە ڕێکخراوەکان بوون کە هەرکی هەر کامەیان بۆ ئەو چین و توێژەی کە خۆی سەرپەرشتی کردو هەمیشە بۆ منە گەیەنەر و بڵندگۆی داواکاریەکان بۆ هەمیشە بۆ منە ڕێکخراوەکەی ئێمە ئەوەندەی ئاگادار بین دژی دەرماڵەی سەر قوتابیان دژی بۆ منە نەبوونی داخلیویان وەسەندنی کۆمەڵێ پارە و کۆمەڵە گیرگرفتی تر هەمیشە ئێوە داکۆکی کارێکی سەرسەختی قوتابیان بوون کەواتە ئەتوانین بڵێن ئەو چالاکی و بەدەمەوە چوونەی ڕێکخراوەکان بۆ چین توێژەکانی خۆیان بناغەیەک بۆ ئەم خۆپیشاندا و ناڕزایەتیانە بەڵێ ئێمە پێویستە بزانین لە هەرێمی کوردستان سەرەتا کاری ڕێکخراوی لە هەرێمی کوردستان یعنی لە کۆمەڵێک ڕێکخراوی زۆر کەما خۆیە بینیەوە کە بەڵام لە دوای ساڵی 2000 و ئەتوان بڵێم 2014 بەتایبەت لەو کاتەوە کە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومەکان لە هەرێمی کوردستان دروست کرا و یاسای کاری ڕێکخراوی لە هەرێمی کوردستان ڕێکخراوە NGOکان ژمارەیەکی زۆر ڕێکخراو دروست بوو بە دڵنیایی ڕێکخراوەکان ڕۆڵ و پێگەی ڕۆڵی گرنگیانە بووە لەوەی کە لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان لە ساڵی 90ەکانەوە تاوەکو ئێستا هەمیشە داکۆچی و داکۆچیکارێکی سەرسەخت بوون کە هەرێکیان لە بواری خۆیدا بۆیە ئەتوان بڵێمەوەی کە ئێستا لە دوای ئەوەی کە سیستەمی زۆرەملی پاشەکەوتی موچە و هەروەها هاتنە ئارای دۆخێکی نەخوازرا و وەربوونی گەندەڵیەکی زۆر کە خەڵکی لە هەرێمی کوردستانە بەتایبەت لە دوای خۆپیشاندانەکانی حەڤەی شڵاتی 2011 و دواتریش دەربڕینی چالاکی ناڕزایی لە ناوچە جیاوازەکان بە شێوازی پشڕ خەڵکی هاتە سەرخەت بەڵام پێشەوە و بە بەردەوامی ڕێکخراوەکان هەمیشە لەگەڵ دەسەڵاتدا لە چێبەرچێکدا بوون هەمیشە گەیاندنگی ناڕزایی چین و توێژەکانیان هەریەکەوە بەپێی تایبەتمەندی خۆی گەیاندوتە لایەنی دەسەڵات و زەختیان لەسەر لایەنی دەسەڵات کردووە بۆ ئەوەی کە ئەوان بێن بەدەم چین و توێژەکانی هەرێمی کوردستان وەک جەنابەت باست کرد ئێمە باز لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکەم ئێمە لە ساڵی 2000 و پێش 2000ەکانی لە ساڵی 90ەکان ئێمە چەندین جار ئەو شتانەی کە لە کوردستانە ڕوویەدا بەتایبەت بەداخەوە لە سەردەمی دوویدارەیی لە هەرێمی کوردستانە کە جیاوازیەکی زۆر گەورە و بێویژدانانە لە هەرێمی کوردستان بۆەوەی شەڕی نەگریسی ناوخۆ کە ئەندازیارەکەی ئەو دەسەڵاتەیە کە ئێستا لە هاتەوە لەو کاتەش هەرێمی کوردستانیان بە دەردی شەڕی ناوخۆ برد لەو کاتەدا مافی قوتابی پێشێ لە کرا پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەندێک جارە ئەوە سێنرا لە هەندێک جارە پەکە خرا لە هەندێک شوێن بە هێواشی بەڕێوە ئەچوو لەو کاتەش ڕێکخراوەکان بەتایبەت ڕێکخراوەکەی ئێمە و ڕێکخراوە قوتابی خوێندکارەکانی شتوانیمان دەنگێک بین بەڵام لە دوای دروست لە دوای ساڵی 2023 ئێمە ڕێکخراوە قوتابی خوێندکارەکان بەتایبەت کە ئەتوان بڵێم یەکەمینین لە کاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستان هاتین لە دوای 2023 فیدرال چەترێکی ئاوبەشمان بۆ هەموو ڕێکخراوە قوتابی خوێندکارەکان دروست کرد لەوێەوە مادەنگی دلێری گەیاندنی داوا و ناڕزایی قوتابیان بووین بۆ دەسەڵات و هەروەها
پردێک بووین لە نێوان ئەو دوو توێژا کە قوتابی و خوێنکار بەتایب لەلایەک دام و دەستگاکانی حکوومەت و پەرلەمان لەلایەکی تر و لەو پێناوەشدا خەباتی زۆرمان کردەوە جێدەستیشمان دیار بووە و هەروەها توانی ویشمانە کە مافەکان بۆ قوتابی بژێڕینەوە کە ئەمە یعنی مەدح نییە بۆ ڕێکخراوەکان ئەوەش نییە ئەبێ ڕێکخراوەکان سوپاس بکرێن ئەمە ئەرچی سەرەکی و پێویستێکی گرنگە لە سەرکاری ڕێکخراوەکان چونکە ڕێکخراوەکان هەر یەکەیان چەند کۆمەڵێک دروشم و ئامانجگەلیان بەرز کردوێتەوە ئەم دروشم و ئامانجگەلە پێویستە بەر لەوەی کە بە خەڵکی بفرۆشتنەوە کە کارەکەین ئەبێ ڕاستکەن لەگەڵەوە ئامانجانی کە خۆیان دایانناوە ئەبێ ئامانجەکانی خۆیان بێن نەدی بۆیە ئێمە یەکێک لە ئامانجەکەمان خزمەتکردنە بە قوتابی خوێنکار بێت جیاوازی لە هەرێمی کوردستانە خزمەتکردن چۆنە بێ خزمەتکردن دەنگی ناڕزایی وەربگری بیگەینی تەلایەنە دەسەڵاتدارەکان گوێی بۆ بگری بزانی کێشەکانی چیە چارەسەرەکان چۆن ئەکرێت چێ ئەتوانێت چارەسەرەکان بکە هەموو ئەمانە ئەکاتە ئەوەی کە تۆ ڕازگۆبی لەگەڵ ئەو دروشم و ئامانجانی کە خۆت بەرزت کردوێتەوە بڵندت کردوێتەوە و ئەو چین و توێژەش چاوی لە دەستی تۆیە چاوی لەوەیە کە تۆ بتانی بە نوێنەراتی ئەوان دەنگەکانیان بگەین تەلایانی دەسەڵاتدار. زۆر باشە دکتۆر لە ئێستادا ئەرکی ڕاستەقینەی ڕێکخراوەکان چییە کاتێکە بۆ منە خەڵک بۆ سندن و داواکردنی مافەڕەوەکانی خۆی ڕژاوەتە سەر شەقامەکان ئێستا ئەرکی ڕاستەقینەی ڕێکخراوەکان چیە و چۆن واتە دەبێت چۆن تەعامل و بەرخورد لەگەڵ قەزیەکەدا بکەن؟ بە قەناعەتی من ئەرکی ڕاستەقینەی ڕێکخراوەکان بە چەند لایەکی هەیە چەند لایەنێکی هەیە یەکێک لە لایەنەکان بوونی ئەوەی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان بە گشتی بە هەموو پێکاتەکانیانەوە پێویستە کۆنتاکتێکی بەردەوام لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە بکەن دەنگی دلێری شەقامی ناڕازی کوردستان بگەێنە دەرەوە و دەرەوە ئاگادار بکەنەوە لەوەی کە لە کوردستان بێڕێزی بەرامبەر بە یاسا بە هاوڵاتی بە قوت بە سامان بە هەموو شتێکە کرێ لە کوردستانە لە کوردستان پێگەیەک نییە کە خەڵک بە ئازادی تیا بژێ پێگەیەک نییە کە دەنگ دلێر بێ پێش لانکەیەک نییە کە کوردستان خەڵک پێی وابێ ئیتر لێرە مافەکانی پارێزراوە پێویستە ڕێکخراوەکان ڕۆڵەکانیان یەکخەن و مخاتەبەی دەرەوەی لە سنوورەکان تێپەڕێنن بڕۆنە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان سنوور تێپەڕێنن بۆ ئەوەی کە ڕێکخراوە بیانیەکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی بۆ ئەم مافی هاوڵاتی ڕێکخراوەکانی پاراستنی پەروەردە و خوێندن بەرەودان بە پەروەردە و خوێندن هەموو ڕێکخراوانە ئاگادارکەنەوە پێیان بڵێن بیان وەرنە سەرخەت کوردستان بە تایبەت دوو کەرتی گرنگ لە کوردستانە پەروەردە و خوێندنە لەژێر لە بەردەم هەرسێکی گەورە و چاوەڕوان کراوایە و حکومەتێک و دەسەڵاتێکەیە زۆر بێباکە لە کوردستانە ئەمە لایەکی تر پێویستە ڕێکخراوەکان خۆیان یەک هەڵمەتی گەورەتر فراوانتر لە کوردستانە ڕابگەێنن ئەکرێ یعنی بگەنە ئەو قەنەعەتەی کە لە دەرگای ماڵەکان بدەن بۆ ئەوەی کە خەڵکی هۆشیارکەنەوە بۆ ئەوەی کە چیتر بێدادی قوبوڵ نەکەن چیتر دەسەڵات نەگەڕێن بە هەوەسی خۆی تەراتێن بەسەر قوت و سامان و ماڵ و هەموو شتێکی داهاتووی وڵاتەدا بکە لایەنی سێم بەشداری کارا و ڕاستەقینەیانە لەناو خۆپیشاندارەکان لە خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان بەداخەوە ئەتوان بڵێم 2000 ڕێکخراوە با بڵێن زیاتر کەمتر هەیە بەڵام تایسەنم بینیوە 5-6 کەس 7 کەس 10 کەس نازانم با بڵێم 100 کەس بێت بڵێ ئێمە وەکو ڕێکخرایەوە پشگیرین لەوێ نەمبینیوە هیچ نەبێ بەشداری کارایان هەبێ بۆچی لەم سێلایەنە ببوورە لەم سێلایەنە پێویستە ڕێکخراوەکان هەم لە دەرەوە دەنگ ڕێکخراوەکان ئاگادارکەنەوە لە ناوخۆ خەڵکی هۆشیارکەنەوە هەروەها بەشداری کارابن هاوشانی براکانیان مامۆستاکان فەرمانبەران کارمەندانی تەندروستی چالاکوانان بن و ڕۆڵ و کاریگەریان لە ناو خۆپیشاندانەکاندا هەبێت. زۆر باشە دکتۆر میشە باز لەوە دەکرێت کە لە هەرێمی کوردستان ڕێکخراوەکان وەکوڵێ زیاد لە ڕادە ژمارەیەکی زۆر ڕێکخراومان هەیە بۆچی وەکو جەنابە دەفەرمی تا ئێستا بەشداری و بەرچاو ینی بۆ منە ئامادەیەکی بەرچاو و کارای ڕێکخراوەکان نابینین؟ بەڵێ لە کارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ لە هەرێمی کوردستان ڕێکخراوەکانە تو ئەم دابشکەم بەسەر سێتەوەرە ئەگەر بەشێکیان ئەوانن کە بەداخەوە کە ئەمانە زۆرینن ئەو ڕێکخراوانن کە تەنها ڕێکخراوێکیان دروست کردووە کە پرۆژەیەک پێشکەشی لایەنی پەیوەندیدارکەن لە بەرامبەر کاری ڕێکخراوەیی وەک بیزنس بەکارێن
لە هەرێمی کوردستان بۆی پرۆژێک تەسلیم کەن پارەیەکی لێ وەرەگرن بەشێکی سەرفکەن بەشێکیشی بۆ خۆیان بمێنێتەوە ئەمە جۆرێکە لە کاری ڕێکخراوەی بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەمە زۆر یعنی فترەیەک خەڵکی هەرێمی کوردستان داوای لێبوردن بۆ بەشێکی باشی ئەوانی کە ڕۆڵیان هەیە بەڵام خەڵکێک بیری لەمە کردبووە لە چۆن ڕێگەیەکی تری بیزنس بدۆزێتەوە هات سەری کردە کاری ڕێکخراوەی کە ئەمانە ئەتوان بڵم ژمارەیەکی زۆرن بەشێکی تر لە ڕێکخراوەکان بریتین لەو ڕێکخراوانەی کە کۆنتاکتیان هەیە لەگەڵ ڕێکخراوە بیانیەکان ئامانجیان یعنی هۆشیارکردنەوەی کۆمەڵگەیە ئەمانە بەشێکن دیارن ئەو ڕێکخراوانە توان بڵێم بە پەنجەی دەست یعنی ئەتوانین بیان ژمێرێنێ ینی ئەژمێرێن و ئەتوانین ناوێ و ڕێکخراوانە هەڵبدەین لە بواری مافەکانی مرۆڤ کارەکەن لە بواری شێوازی هەڵبژاردن و بەشداری لە هەڵبژاردنەکان کارەکەن و هەروەها بەشداری گەنج و پرسی ژنان و ئەمانە کارەکان بەشێکی تریشی بریتین لەو ڕێکخراوە جەماوەریەکان ئەو ڕێکخراوانەی بۆ یعنی پیشەین لەسەر ئاستی قوتابیان ماوەسایان و تەندروستکاران ئەمانە کارەکەن ئەمانش یعنی هەر یەکەیان بیررووەچوونێکی جیاوازی هەیە لە کوردستانە لەبەرەوەی کوردستان دابەش بووە دابەشبوونی کۆمەڵایەتی لە کوردستان هەیە دابەشبوونی سیاسی لە کوردستان هەیە دابەشبوونی هەموو دابەشبوونێک لە کوردستانە بوونی هەیە کوردستان دابەش بووە بەسەر کۆمەڵێکی زۆر قەیرانی دروستکراوی زۆر ئەو تەوەرولانی کە جەنابەت ڕێکخراوەکان بەسەرا دابەشکردن کامەیان زیاتر لەگەڵ ڕۆح و داواکاری و معاناتی خۆپیشاندەران نزیکە کە پێم وابێت جەنابیشتان یەکێکن لەو ڕێکخراوانی کە بە پێ ئەو پۆلبەندە بێت لێوە لە داواکاری و خواستەکانی خۆپیشاندەران و نزیکن و معاناتی ئەوان معاناتی ئێوەشە بە دڵنیایی وتم ژمارەیەکی زۆر ڕێکخراوەکان وەک بیزنس ئەمە کاتە ئیشەپارەیەکی دەستێ ئەمانە هیچ پێم وان نییە بتوان هیچ ڕۆڵ و پێگە و کاریگەریشیانێ بێ بەشێکی تری ڕێکخراوەکان هۆشیاری ئەو هۆشیاریانی کە باسم کردن ئەمانە ڕێکخراو نین کە ئەندامیان هەبێ یعنی ڕێکخراوێک نین بتوان کۆمەڵە ئەندامێکیان هەبێت و لە هەرێمی کوردستانە کارکەن ئەمانە تەنیا کاریان ئەوەیە کە هۆشیاری بڵاوکەنەوە و ئەڕۆن وەک شتێکە دایانێ و ئەڕایەتە دوایی کاریگەریەکەی چەندێکە بێ ئەوە کاری بۆ خەڵکەکە ئێمێنێتەوە بەشەکەی تریشی کە توان بڵێم ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان پشکی شێریان بەرەکەی لە پاڵی ڕێکخراوەکانی لاوان ڕێکخراوەکانی ئافرەتان بەڵام لەگەڵ ئەمەشدا ژمارەی ئەمانە ژمارەیەکی کەمە دیاریکراوە لە ناو ئەو ژمارە کەمەیشە تێناپەڕێت لەوەندە لە پەنجەی یەک دەست تێناپەڕێکە هاوکارن هاوخەمن ئێستا لە هەرێمی کوردستانە لەگەڵ بوونی ژمارەیەکی زۆر ڕێکخراوی قوتابی خوێندکاری کە من چواردەمان هەیە هەر ئاوات کە باسی بکەین بەڵام تایسە سێ ڕێکخراو نەهاتووە لەگەڵ ئێمە بڵێەوە ئێمە هاوخەباتین لەگەڵێەوە بە دڵنیایی ببوورە دوێنێ بۆ نمونە سکرتێری ڕێکخراوی گەشەپێدان دەستگیرەکرێ یەک ڕێکخراو جورئەتی نییە بەیاننامەیەکیش بڵاوکاتەوە لە هەولێر کەواتە ئەم ڕێکخراوانەیش ئەمانە پارێزەری دەسەڵاتن پارێزەری قوت و سامانی دەسەڵاتن ئەیانەیە کورسەکانی تا کورسەکانی دەسەڵاتداران بەهێز بێ پێگە و کورسەکەیش بەردەوام بەڵێ ڕێکخراوەکانیش دابەشبوونیان بەسەر بۆکۆڵێ دابەشبوون بەسەر ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتدا بەدڵنیانی کەسەر بە دەسەڵاتن هەمیشە حەزەکەن ناڕەزایی و خۆپیشاندانی خەڵک بە ئاقارێکی تر دابن و ئەوانش کە ئۆپۆزیسیۆن و وەکۆڵێ هاوخەم و هاوسۆزی خۆپیشاندەران وەکۆڵێ ڕێژەکان زۆر کەمە من چەند جاری تری ژوتومە سێش دووبارەیەکەمەوە لە کوردستانە بن بێلایەن نابینم بەسەراحەت من بێلایەن نابینم من وەکو خۆم بەشداریم کردووە لە هەموو چالاکی مەدەنیەکانی هەرێمی کوردستان لە ساڵی 2000 و تاوەکو ئێستا چالاکیەک مەگەر یان ئاگادار نەکراوین یان پێمان نەزانی بێت تێپەڕی بێ و بەشداریبان نەکرد بێت چ وەک شخصی چ وەک ڕێکخراوی قوتابیان لە کوردستان بێلایەن نییە هەموو ئەوانەی کە ئێستا بانگەشەی بێلایەنی خۆیانەکەن لە پەردەی لایەنێکان لە ژێر سێبەری لایەنێکان بۆیە زۆر بەسەراحەتەن ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان و ڕێکخراوەکانی لاوان و ڕێکخراوەکانی ئافرەتان ئەم وەڕێکخراوەکانی ماوەسایان و ڕێکخراوەکانی تەندروستکاران هەموو ئەمانە دابەش بوون بەسەر حیزب و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە یەکێتی ماوەسایان محاسەبەی حیزبی هەیە وەک چۆن لە کۆمیسیۆن و لە هەموو شوێنەکان هەیە ڕێکخراوەکانی سندیکای پزیشکان بە هەمان شێوە تەندروستکاران بە هەمان شێوە ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکانیش بە هەمان شێوە ڕێکچانی لایەنێکە ڕێکخراوەکانی لاوانیش بە هەمان شێوە ئەمانە هەمووی و هەموو ئەو ڕێکخراوانەی تریش کە بەناو هەن یان جارجار ئیشێکەکەن سەر بەلایەنێکی سیاسی دیاریکراون هەزار جار بڵێ من نیم هەیە بۆیە
ئەمانگەێنێتە ئەو حەقیقەتە حاشا هەڵنەگرەی کە دابەژبوون لە هەرێمی کوردستانە تا حیزب و لایەنە سیاسیەکان کۆمەڵگا لە کوردستانان دەسەڵاتداران ئەمانە تا دابەش بن ڕێکخراوەکانیش دابەشکاریەکی تەواو و دیار و ڕوون و ئاشکرایان هەیە بۆیە بەڵێ دابەش بوون بەسەر حیزبەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بەشێکیان بۆ یاخی کارە ناشرینەکانی دەسەڵاتدارانەکەن و جوانێکن بۆ ئەوەی وە پشگیریشی لەکەن و ئامادەشن خۆیانی هەموو قوربانیەکی لەسەر. زۆر باشە دکتۆر جەناب ئاماژەت بەوە کرد کە ئەو ڕێکخراوانی کە هاوخەم و هاوسۆزی خۆپیشاندەران لە پەنجەی دەست تێپەڕ ناکەن یعنی ئەتوانین بیان ژمێرون و ئەشزانین کێن تەبعا ئەو حیزبانی کە ئێستا لە بەرەی گەل و ئۆپۆزیسیۆندان ڕێکخراوەکان ژمانەوە نەمانەوێ هەڵگر و شوێن پێهەڵگری سیاسەتی ئەو حیزبەکانی خۆیانن بۆچی ئێوە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو سەنتەری گەشەپێدانی قوتابیان و لاوانی سەر بە یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی حیزبی دیکە بۆچی ئەمانەش وەکو حیزبەکانی تیا وەکو ڕێکخراوەکانی دیکە بەشداری و ئامادەیی کاریگەر و کاراتان نییە ئایا ئێوە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان جەنابەت پێت دەچێت لەوەچێ وەکو دکتۆرێک چوو بێتە نێو خۆپیشاندەرانەوە کۆمەڵی لە ئەندامان وەکو قوتابی کۆمەڵی لە ئەندامانی ترت وەکو مامۆستا چوونەتە نێو خۆپیشاندەران و داوای مافی خۆیان دەکەن بۆچی وەکو ڕێکخراوێک وەکو ستافی ڕێکخراوەکەتان نەچوونەتە نێو خۆپیشاندانەکانەوە ئێمە منەتوانم بڵێم وەکو ستافی ڕێکخراو چین هەر لە من وەکو سکرتێری ڕێکخراوی قوتابیان سەرجەم ئەندامانی دەستەی بەڕێوەبردنمان سەرجەم مەسوولی ناوەندەکانمان زۆربەی هەرە زۆری ئەندام و دۆست و لایەنگرانمان چوونەتە ناو خۆپیشاندانەکان و هەر لە سەرەتاوە بۆ ئێسێشەیە یعنی چەندین جاریش لە ناو لێدوانراوە بۆ خۆپیشاندەران وتیان بۆ پێشکەش کراوە پشگیری کراوە لەگەڵەوەشدا وەک لە بەیان نامەکەمانە دوێنێ ڕامان گەیاندووە ئێمە بۆ چەندەمین جار کە خۆم ناتوان بیژمێرم بۆ چەندەمین جار ئێمە پشگیرین داوات لەو دەسەڵاتە بێباکە ئەکەین کە نابێ سەیریەوە بکەیت کە پرۆسی پەروەردە و فێرکردن بە تایبەت کەرتی تەندروستی بە تایبەت پەروەردە لە هەرێمی کوردستانە لە بەردەم هەرەسایە هەرەس بێنێ بۆیە ئێمە بە دڵنیایی بەشدارین و برایانیش لە ڕێکخراوی گەشەپێدانی چالاکی لاوان و هەرچەند خوێندکارانی بزوتنەوەی گۆڕان لە ناو یەک چەتری ڕێکخراوە یانین هەموو ئەمانە بەشدارن هەر یەکەو بە پێی توانە و قورسایی و بوونی خۆی لەو شوێنانە بەڵام ڕەنگە یعنی بەداخەوە ئێستا مەیدانەکانی خۆپیشاندەران زۆر جار یعنی وەک باسم کرد خەریکە بەناویەوەی کە بالایەنەکان نێن و بانازا یعنی بەداخەوە هەیە بەرپرسە لە حیزبێکی سیاسی دیاری کرا ئەڵێ تکایە خۆی ئەڕوا سێڵفی بڵاوکاتەوە ئەڵێ تکایە خۆپیشاندانەکان بە حیزبی مەکەن با حیزبەکان نێنە ناو خۆپیشاندانەکە ئەی جەناب تۆ چیت ئەی جەنابی لێدوان تۆ چی ئەوەی لێدوانە دەی ئەی جەنابی بەرپرسی یعنی ئەنجومەنی خۆپیشاندانەکان جەنابەت کێی و هەموو ئەمانە بۆیە ئێمە خەریکە لەم وڵاتی ئێمە یعنی بەداخەوە دەسەڵاتەوەنە ئەوەنە یعنی لێزانە هەموو شتەکان خەریکە ئاوا شەقێکی لێدا ئەیتر هەموو خەرمانەکە لە سەرەتا چۆن کۆبووەتەوە هەمووی پەرش بڵاو بکاتەوە بۆیە بەڕێ یعنی کاگڕاز هەموو دنیا بزانێ هەموو ئێمە پێویستە خۆمان کۆکەینەوە پێویستە خۆمان کۆکەینەوە کە ناڕازین بەرامبەر دەسەڵاتێکی فاشیل لە هەرێمی کوردستان پێویستە خۆمان کۆ بکەینەوە کە ستەم لە موچەخۆران فەرمانبەران خەڵکی هەرێمی کوردستان کراوە پێویستە خۆمان کۆ بکەینەوە نەوت و سامان و داهاتی ئەم وڵاتە بەهەدەر براوە پێویستە خۆمان کۆ بکەینەوە دژی گەندەڵین لە پەنای خۆپیشاندان و ناڕزایەتی دەربڕینی مامۆستایان و موچەخۆران باز لە ناڕزایەتی خوێندکارانی ژەکرێ جەنابتان وەکو ڕێکخراوێک کە داکۆکی کارن لە مافی قوتابیان و خوێندکاران تا چەند ئاگاداری ئەو جوڵانەوەیان کە بەتایبەت بۆ نەهێشتنی دەرماڵە و کێشە و گرفتەکانی تری قوتابیان پێم وابێ هاوشانی خۆپیشاندەران کۆمەڵی قوتابیش لە هەوڵی ناڕزایی و خۆپیشانداندان. بەڵێ وەڵای من چەند جاری تر ئێمە ڕامان گەیاندووە ڕێکخراوی قوتابیانی کوردستان قوربانی سەرەکی ئەم دۆخە قوتابی خوێندکارە قوتابی خوێندکار قوربانی سەرەکیە و قوربانی گەورەی داوە چ لەوەی کە فێری خوێندن یعنی نەیتوانی مادەکانی خوێندن بە تەواوی تەواو بکە لە ماوەی ئەم 2 ساڵەی ڕابردووە ئێستاش و هەروەها چارەنووسیان لە خەتەرایە لەگەڵ ئەمە حکوومەتی هەرێم هاتووە یعنی ستەمێکی گەورەی لە قوتابی خوێندکار کردووە لەلایەک موچەی باوک و کەسکارەکەی کەم کردوێتەوە لەلایەکی تریش
شتێکی ڕەمزی بۆ قوتابی خوێنکارە بوو ئەویشی نێشت بۆیە مافی خۆیانە قوتابیان و خوێنکاران ئەگەر دۆخی مامۆسایش چاک بێت ئەگەر موچەش وەکو خۆی لێبێتەوە پێویستە ناڕزای قوتابی و خوێنکار لەو کاتەوە هەمتر دەست پێ بکاتەوە لەو کاتەوە دەست پێ بکاتەوە پێویستە داوای یعنی بە سزاگەاندنی هەموو ئەوانە بکەن کە بوونە هۆکاری یعنی هەموو ئەم دواکەوتنەی پرۆسی خوێندن ڕانکی زانکۆکانی هەرێمی کوردستان ڕۆژ بۆ ڕۆژ و ساڵ بۆ ساڵ و پۆلێن دێتە خوارەوە ئاستی قوتابی خوێنکار هەمیشە دێتە خوارەوە ڕەوشی خوێندن لە ناو بە جۆرێک لە جۆرەکان دابەزیوە ژیانی بەشە ناوخۆیەکان ژیانێکی کوولەمەرجیە قوتابی و خوێنکار تا دێت کێشەکانی زیادەکە ژینگە لە قوتابخانەکان لە زانکۆ پەیمانگاکان بەرەو ژینگەیەکی ناخۆشەڕوە مامۆستا بەو پەڕی بێهیوایی بەو پەڕی ناومێدیەوە وانە ئاڵێتەوە بە قوتابیەک کە دڵنیا بە هیچی لێ فێر نابێت بۆیە قوتابی قوربانی یەکەم و سەرێکی ئەم ڕەوشەیە کە دەسەڵاتی کوردی بەداخەوە بەسەر هەرێمی کوردستانیایەنە بۆیە پێویستە قوتابیان یعنی هەمیشە دڵنیا بن ناڕەزای قوتابی خوێنکار زۆر بەهێزە قوتابی خوێنکار توێژێکن ئەم توێژە پڕن لە وزە و تاقا و بە هیچ جۆرێکیش ناگیرێنەوە ئەگەر دەسەڵاتی کوردی پێی وابێ قوتابی خوێنکار بەشێکی زیادەیە لە کوردستانە ئەوە زۆر بە سەهوا ڕۆیشتۆ چونکە قوتابیان و خوێنکارانی ئێستا پارێزەران و پزیشکان و ئەندازیاران و فەرمانبەران و کاربەدەستانی داهاتووی ئەم کۆمەڵگەیە بن بۆیە پێویستە قوتابی و خوێنکار بە جددی لایەن لێ بکرێتەوە بە قوتابی و خوێنکاری ژان بدرێن بۆ ئەوەی کە بەو پەڕی دەروون ئاسوودەییەوە بەرەو پرۆسی پەروەردە و فێرکردن بڕۆن لە کوردستانە. زۆر باشە دکتۆر سەرنجام و داهاتووی خۆپیشاندانەکان جەنابتان وەکو ڕێکخراوەکان چۆن دەیبینن ئایا بۆ منە حکومە جۆرێ لە نەرمینواندن و هاتنە سەرخەتی پێوە دیارە کە جیاوازە لە تەواوی خۆپیشاندانەکانی دیکە جاران حکومەت دەگوترا ئەڵێ لە گوێی گادا خەوتووە یان بۆ نەزێر زۆر بێ مبالاتانە و زۆر بە کەمتەرخەمانە سەیری داواڕەوەکانی خەڵکی دەکرد بەڵام ئەم جارە جۆرێ لە سازشکردن و جۆرێ لە نەرمینواندنی پێوە دیارە و تەنانەت بۆ سەرۆکی حکومەتیش ناچارە بێت لەگەڵ وەزیری داراییەکەیان بێ قسە بکە. من پێم خۆشە بزانم ڕێی ئێوە چیە وەکو ڕێکخراوێکی بەشداربووی نێو خۆپیشاندانەکان لەسەر وەڵای من ئەمەوێ بڵێم هیچ سەرکەوتنێک بەبێ بەردەوامی نهاتە دی یعنی بێ بەردەوام خەڵکی ناڕازی لە هەرێمی کوردستان بەردەوام بێ لە هەوڵ و تێکۆشان و خۆپیشاندان و ناڕزایی دەربڕین ئەو جا توانێت بەرهەمی خۆپیشاندانەکانی ببینێتەوە بێگومان بوونی بەردەوامی لە هەڵوێستی مامۆسایانی ناڕازی لە خەڵکی ناڕازی لە کوردستان بە تایبەت کە ئێستا خۆشبەختانە پارێزگای هەولێر دەوروبەری هەولێر قەزا ناحیەکان و پارێزگای دوهۆک بە تایبەتتر ناحیەی شیرازێ کە جێی سوپاس و ڕێزن هاتنە ناو خۆپیشاندەران لە زاخۆ لە خانەقین یعنی لە هەموو ئێستا هەموو کوردستان ئەوەی کە لە ناو قەواری سیاسی هەرێمی کوردستانە هەر چوار پارێزگەکەی هەرێم سلێمانی هەولێر دووهۆک هەڵەبجە و ئیداری ڕاپەڕین و گەرمیان هەمووی پێکەوە ناڕازین بۆیە مناڵێم ئەگەر ئەمانەوەیە بەرهەمی خۆپیشاندانەکان ببینین ئەمانەوەیە دەسەڵات بەچۆکا بێنین ئەمانەیە وایان لێ بکەین مل بدەن بۆ ئەو داواکاریانە یەکەمە بێ بەردەوام بین دووەمە بێ پێکەوە دەستمان قایم گرتە بێ و هیچ شتێک لامان نەدا و هیچ شتێکی من پێم وایە ڕووکەشکراو بووی ئەمڕۆ ڕوویدا بەداخەوە یعنی سەرۆکی حکومەت دێت و سەرۆکی حکومەت ئەڵێ ئێمە ئەوەی کە چەقۆوانەی هەڵگرتە بێ و بێت خۆپیشاندان کە ئێمە ژوا زۆر بەداخەوە ئێمەش بەوە شێوە وەڵامی دێنەوە کە ئەمە بەداخەوە یعنی ئێمە جاران من تایسە سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان هەرچەنە زۆر گرنگی بە ئەتەشێت و ئەمانە ئەدا زۆر ئاگای لێ بزانێت چیە لەوانە بەڵام ئەمە یەکێک بوو لەو فاوڵانەی ئەمڕۆ کردی کە پێم وایە شتێکی زۆر خراپ بوو لەگەڵەوە ساڵی پار ناپێراد لە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵە ئەچێتە ناو هۆڵەکانی خوێندنی پۆلی 12 ئامادەی ئەڵێ لە ناو هۆڵە قوتابی تاقیکردنەوە کاڵێ دامەزراندنی تر نییە و خەڵک نابێ بە تەمای دامەزراندن بێ هەر لەویە 150,000 قوتابی بێهیواکە هەرەوەی کە بەتەمایە بڕواتە زانکۆ پەیمانگە کاکە ئەم وڵاتە تۆ ئێستا خۆسەرۆکی هەرێمیش
نەما ئێستا جەنابەت جێگرەوەیەکی باشی سەرۆکی هەرێمی ئیتر هەموو شتێک لای جەنابتە تۆ بڵێ ئەوەی کە بە چەقۆیە بۆمان هێرشمان ئێمە بەگوڵ وەکو هەر وەکو هێزە ئەمنیەکان من کە لە ڕانیان ڕۆ چوونە خۆ بەدەم مامۆسایانی ئاینیەوە لە ڕانی زۆر باشە دکتۆر بەداخەوە ئەم وڵاتە ئەوە وەزعەکەیەتی کە ئێمەش خاوەنی ئەو کەسانی من پێم وایە ئەمانی ژەمی ڕووکەشکراون بۆ ئەوەیە موسەکینە کاتیە بەڵام ئەم موسەکینە کاتیانە هیچ جارێت دادی ئەو دەردە قوڵە نادا کە خەڵکی تیا بەڵێ زۆر باشە دکتۆر لەو ئەندامیان بۆ من لەو کەسە بەڕێز و چالاگووانانەی کە ڕوبەڕووی لێدان و سوکایەتی و گرتن بوونەتەوە لە تەواوی ناوچەکانی کوردستان و بە تایبەتی لە ناوچەی بۆونە زۆنی زەردا ئەندام و لایەنگری ڕێکخراوی قوتابیانی کوردستانی تێدایە و یان بۆونە بەشداریکردنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دوای تەمەنێک یان بۆنە 4-5 ساڵ لە کپکردنەوەی دەنگی ناڕەزایەتیەکان لە هەولێردا لە ئێستادا حەجم و قورسایی و پێگەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە نێو خۆپیشاندانەکانی ئەو زۆنەدا چۆنە و چۆن هەڵیەدە سەنگیانن وەڵای ئێمە لەگەڵ ئەو زەخت و فشارە بەردەوامی لەسەر ئێمەیە لەگەڵ ئەوەی کە بۆ نمونە هەمیشە بە بەردەوامی ئێمە لە ناو بارەگاکانی خۆیشمانە زەختمان لەسەر کراوە بەرپرسانمان گیراوە چەندین مانگ ڕوبەڕووی زیندانی زۆرە ملێ بووە بەڵام ئێمە بەردەوام بووین لە بەداخەوە ئەڵێم لە زۆنی زەرگ بەداخەوە چونکە لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر و دووەگەمە چالاکیەکانمان لەوێ هیچی جیاواز نییە لە چالاکیەکانمان لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گرمیان ڕاپەڕێن ئێمە چەند ڕۆژ لەمەوە پێش لە زانکۆی کەرکووک چالاکیمان کردووە سەرۆکی زانکۆ بە وەکالەت کە بەڕێز دکتۆر عومەرە لەگەڵمان بووە ئەو پەڕی دڵخۆش بووە بەوەی کە ئێمە چالاکیەکانمان هەموو کوردستانن ڕێکخراوی قوتابیانی کوردستانین ڕێکخراوی قوتابیانی سلێمانی یان هەولێریان دووەگیان کەرکووکیان هەڵەبجەنین و بە بەردەوامی چالاکیەکەین لە هیچ هێرش و پەلامار و چاوسورکردنەوەمانش ناترسین ئەندامانی ئێمەش بەشداری کاران بەشدارن بە پێی توانای خۆیان بەڵام ئەو چالاکوانانیش کە گیراون هەرچەند کە ئێستا ئەندامی ئێمەنین بەڵام لە ڕابردوو هەمویان ئەتوان بڵێم بۆ نمونە ماوەسا ڕەمزی بەرخودانی بادینان ماوەسا عەبدوستار تەمەنڕێکانی سەرەتای کاری ڕێکخراوەی لە ڕێکخراوی قوتابیانەوە دەست پێ کرد کە ئەو کاتەندامی ناوەندی دووەکی ڕێکخراوی قوتابیان بوو کە لە سەردەمی قوتابیەتیە بۆیە ئەمانە هەمویان بەسلکی ئەما ڕۆیشتون جگەلەوەی کە لە شوێنەکانی تریژەتوان بڵێم بەسلکی ڕێکخراوی قوتابی خوێندکاریات تێپەڕیان بووێ بۆیە ئەو چالاکوانانە کە ئەگیرێن دڵنیا بن ئەوانە کاریگەریان هەیە بۆیە ئەگیرێن بۆیە لێیانە درێ ئەجینا لە هەولێر چەندین هەزار کەس خۆپیشاندانی کردووە لە ئامێدی و لە شیلازی و لە زاخۆ و لە دووهۆک و لە شارەکانی تریش چەندین هەزار کەسن بەڵام ئەوانەی کە بەر پەلاماری زۆر نابەرپرسانەی ئەو خەڵک ئەو هێزانە ئەبنەوە ئەوانن کە کاریگەریانەیە کە من لێرەوە زۆرم پێ سەیرە لە کوردستانە کەسێک هەبێت دیفاع لە دەسەڵاتێک بکات کە پێش من مافی ئەوی خواردووە یعنی پێش من مافی ئەوی خواردووە پێش ئەوەی کە دایکێکی شەهیدی هەڵەبجەیان ئەنفال یان بارزانیەکان کە موچەکەی کەم کراوەتەوە پێش ئەو هێزە ئەمنیەکانیش موچەکەیان کەم کراوە کاکە یعنی پێشمەرگەیەکی بەڕێز کە بە خوێنی دیفاعی لە هەرێمی کوردستان کرد دوای ئەوەی کە کوردستانیان ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمیان بەجێهێڵا لەو کاتە یەکسەر شداتن لە بری سوپاس و نەوتە شەجاعە و مەدالای ڕێزلێنان یەکسەر موچەکانیان کەمکردنەوە ئێستا کەس یعنی حکومەت باکی بە هیچ کەس نییە لە کوردستانە یعنی هیچ چین و توێژێک نییە جاران وتیان بۆ نمونە ئاسایش لەگەڵ ڕێزم بۆ ناوەکانیان و بۆ شەخسەکانیان برادرانی ئاسایش و پێشبەرگە قارەمانەکان و بەشێک لە هێزەکانی ناوخۆ موچەکانیان بە جۆرێ لە جۆرەکان یان لینە بڕاوەیان بەشێکی کەمە دوای ئەوە هەموویانیان یەکسان کردەوە و دەستیان برد بۆ موچەی هەموو کەسێک ئەوان دەستیان بردە بۆ موچەی دایکێکی شەهید مناڵێکی شەهید قوربانیەکی ئەنفال قوربانیەکی چینیاباران هەموو ئەوانەی کە ئەم ڕۆژانەیان دروست کرد بۆیە حکومەت ما یعنی ئەگەر ئەتوان بڵێ منەتی بە کەس نییە بۆیە ئەو هێزە ئەمنیانە من زۆرم پێ سەیرە چالاکوانێک کە پێش خۆی دیفاع لەوە کە ئەڕوای گرێ و زۆر باشە دکتۆر کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە بەر لە ڕیفراندۆم کاتێکە حکومەتی هەرێم بەردەوام شەڕی داعشی بۆ کۆمەڵێ لە وڵاتانە کرد بەبێ ئەوەی وەکۆڵی خۆشی دەستی لە هەمانەی بەتاڵەوە دەرچوو هەمیشە پشتگیری و هاوسۆزی نێودەوڵەتی بۆ کوردستانە و بەڵام پاش ڕیفراندۆم ئەم هاوسۆزی و پشتیوانیەش نەما جەنابەت لە سەرتاوە ئاماژەت پێکردوە لە
بەیاننامەکەشدا ئاماژە پێکراوە کە بە زووتین کار ڕێکخراو نێودەوڵەتیەکان دامەزراوە چاودێریەکان هەڵوێستی جدیان هەبێت و کۆتایی بەم جۆر ڕەفتارانە بهێنن. ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان تا چەند دەتوانن لە ڕێی ڕێکخراو نێودەوڵەتیەکانەوە فشارێکی زیاتر بخەن سەر حکومەت یان بۆ منە داوا و مافەڕەوەکانی خەڵک بگەێنە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان؟ وەڵام من ئەڵێم هەر لە قسەکەی خۆتەوە وەڵام بدەمەوە. پێش ڕیفراندۆم هاوسۆزی کۆمەڵگەی نێودەوڵەتی بە کوردستان هەبوو. دوای ڕیفراندۆم بە جێشتنی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان بە ڕوونی بینراوە. ئێستا هاوسۆزی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ خۆپیشاندەران لە هەرێمی کوردستانێ بۆ داوانڕەوەکانیان هەیە پێویستە بەڵام تەنها هاوسۆزی بەسە بەڵێ ئەمە جاران هاوسۆزی بۆ دەسەڵاتەکە بوو بە چەک و بە پارۆ بە کۆمەڵ پێویستە ئەمە پراکتیزە بکرێت پێویستە ئەمە یعنی هەوڵەکان چڕ بکرێنەوە پێویستە سەردانی ئەو ڕێکخراوانە بکرێت بە تایبەتی ئەو ڕێکخراوانی لە هەموو عالەم لە هەموو جیهانە کارێکراوە بۆ ئەوە ینی ڕێکخراوەکان چیان لە ئاستی خۆمان تەنیا ئەومان کردووە کە ئەو بەیان نامۆشتانی کە بڵاومان کردبێتەوە توانی بێتمان بە جۆرێ لە جۆرەکان بکرێتە زمانی جیاجیا و ئاراستی ئەوان بکرێ بەڵام بەداخەوە ئێمە یعنی بەسەراحەتەن تەنها چەند جارێک لەگەڵ ڕێکخراوی ئەندیای ئەمریکی دانیشتنمان کردووە لەوێش دەنگمان گەیاندووە بەڵام ئەوان خۆیان کاتێکگەچی هەموو شتەکانە زانن ئاگیان لە هەموو وەزعەکانی کوردستان هەیە بۆیە من پێم وایە ئەبێ ئەو خەڵکە ناڕازیە دوای ئەوەی کە چەند ڕۆژێکی تر بەردەوام بوو ئاوات چەند تیمی جیاجیا پێک بێنن بڕۆنە بەردەم ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بڕۆنە بەردەم قونسوڵیەتی وڵاتان لە هەرێمی کوردستان ئەگەر نا لە بەغدا بڕۆنە بەردەم سەفارەتی وڵاتان لەوێ دەنگی دلێری خۆیان بگەێنن بەوانە پێشێرکاریەکانی دەسەڵاتیش بگەێنن بە ئەو ڕێکخراوان. زۆر باشە دکتۆر، ئەو چەند خولەکەی کە ماومە تەرخانی یەکەم بۆ ناوەڕۆک یان بۆ هۆکاری نووسینی ئەم بەیاننامەیە کە جەنابتان وەکو مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ڕۆژی ڕابردوودا دەرتان کردووە، هۆکاری ئەم بەیاننامەیە یان بۆ منە گرنگی ئەم بەیاننامەیە یان ناوەڕۆکی ئەم بەیاننامەیە لە چی ئەدوێ؟ بەڵێ وەڵای ئێمە ئەو بەیاننامەمان بۆ هاوسۆزی برایانی دەستگیرکرا و لێدان بەڕاستی بڵاو کردەوە. یعنی پێمان سەیرە بەڕێزێکی وەکو بەڕێز کاک عەباس محەممەد سەرۆکی فراکسیۆنی خزمەت کە دوو هێزی سیاسین لە هەرێمی کوردستان کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر و دێتە ناو خۆپیشاندەران لە کاتێکا جێگری لیژنەی ناوخۆیە سەرۆکیان جێگری لیژنەی ناوخۆیە لە ئەنجومەنی پارێزگای کەرکوو هەولێر دێن دەستگیری دەکەن بە ئەو پەڕی یعنی بێڕێزی بەرامبەر بە دەنجی خەڵکی لایانی سیاسی کاری مەدەنی یعنی پێویستە کەسێک کە ئەندامی ئەنجومەنە بڕواتە ناو خەڵک لە ناو خەڵک گوێ بگرێ بۆ خەڵک بۆی هەر ئەوەی خەڵک داوای هەیە بیگەێنێتەوە دەسەڵاتی کە بەداخەواڵێم هیچ بەهایەشی بۆی شتێک نییە. ئەمە یەکێک لەوانە سکرتێری ڕێکخراوێکی قوتابی و خوێندکاری کە بەڕێز مامۆستا ئەحمەد ئەسکەندەرە دەستگیرە کرێ کە ئەمەش بەداخەوە یعنی شتێکی زۆر عەجیب و غەریبە لە کوردستان. لەگەڵ ئەوە یعنی خەڵتانی خوێنی مامۆستایە کە لەم وڵاتە کە من ئەزانم کوڕی پیاوێکی کۆڵنەدەر زەحمەتکێش ماڵێکی عەشرەتێکی زەحمەتکێش ئەم کوردستانە پارێزەرێکی باشی کوردستان بوون لە سەردەمی خۆیانە خەڵتانی خوێنەکرێ لە ناو خەڵکا و هاوارەکات و بە خوێنەوە دێتەوە ئەوە چێ ئەو کەسانە چێن کە لێیاندا لەکوێوە هاتن لە ناو شارەکەی خۆی وڵاتەکەی خۆی کە هەمووشیان نەزانن چێ. دژی ئەوەمان بڵاو کردەوە کە چالاک و مامۆستا ڕەعەت ئاکرێی لە ناو خۆپیشاندەرانە فڕێنرێ و چارەنووسیشی دیار نییە و بە بیانوەیە کە ئەم کاکە هیچی نەکردو تەنها وتێتی نابۆ ئەو زوڵمەی کە ئێوەیکەن لەگەڵەوە بوونی گرتنی چەندین چالاکوانی تر و ڕۆژنامەنووس و پەیامنێر لە پارێزگای دووەک ئێمە تەنها هاو هەڵوێست بوو هەر لەگەڵ ینی هاو هەڵوێستە بەمانە هاو هەڵوێستە بەو بێڕێزەی بەرامبەر 6,000 دەنگی هەولێرەکرێ کە بەڕێز مامۆستا سەلیم شوشکەیە یەنێوە چێتە پەرلەمانی بەغا لەگەڵ ئەوە بە بەرچاوی هەموو دنیاوە دێن ئەو پەڕی یعنی خۆ سەپێنیەوە بەو جۆرەیکەن یعنی هاوسۆزیە بەوەی کە لە مامۆستایەکی بەتەمەنە درێ بەو جۆرە زۆر ناشیرینە هاوسۆزیە بەوەی کە یعنی ئەو هەموو قسە ناشیرینە ئەو هەموو بێڕێزیە بەرامبەر ئافرەتانی ئەم وڵاتە دکتۆرەیەکی بەڕێز دەستپاک خزمەتکاری ئەم وڵاتە ئەکرێ هاوسۆزیە بەرامبەرەوەی کە باشترین وەزیری هەرێمی کوردستان
تا ماوە هەرێمی کوردستان بە بڕای من بەڵکو ببێتەوە هەمویان لەم باشتر بن بەڵام تا ئەم دقا بە اعترافی هەموو لایە بە باشترین وەزیری کوردستان کەسێک دێت کە ڕەنگە هیچ ناو ناونیشانێکی نەبێ لە ڕابردوویشا هیچ پێگەیەکی نەبوو بێت دێت بێڕێزی بەرامبەرەماکە ئێمە دژی هەموو بێڕێزیەکین دژی هەموو ستەمێکین دژی هەموو نادادی و نەعەدالەتیەکین هەر کەسوی کار ناو هەر ناونیشان. زۆر باشە دکتۆر پێم خۆشە لەسەر پێگە و ڕۆڵی ڕێکخراوەکان و پشتگیریان لە موچەخۆران و گەیاندنی داواڕەوەکانی خەڵک کۆتا قسە و سەرنجی جەنابتم گوێ لێوە بێ. وەڵای من یەکەم وەک لە سەرەتاوتم دووپات یەکەمەوە کە سڵاو و ڕێزم هەیە بۆیان هیوای بەردەوامیان بۆ خوازم. دووەم تکایە ڕاوێژکارەکانی کوردستان تکایە ڕاوێژکارەکانی کوردستان بێنەوە سەرخەت ئێوە ناوتان ڕاوێژکارە ناکرێ ڕاوێژکاربی ئەندازیاری ڕاوێژبی بۆی کە موچەکەم بێتەوە کە قەیران دروست بێ ناکرێت لە کاتەوەی کە بتەوێت موچە زیاد بکرێتەوە قەیرانەکان چاک بکرێتەوە ڕاوێژکاری خۆت لە دەست دەیت. تکایە ئەگەر ناوتان ڕاوێژکارە موچەکان تا حەڵال کە نەگەر کەمیش بوو بێ ڕاوێژ بڕۆن لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران وەزیرەکان ڕۆڵی ڕاوێژکاری خۆتان بجێڕن و ئەو ڕاوێژکاری خۆتان یعنی دەری بڕن ئەگەر بەجێیشان نەکردن وەرن لە بەردەم خەڵکی کوردستان بڵێن بەجێمان ناکەن. زۆر زۆر سپاس بە بەڕێز دکتۆر بێستون حەمەساڵە سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان و یەکێک لە چالاکوانی نێو خۆپیشاندانەکان. زۆر سپاس کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بوویت. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش تا بەیگەشتنەوەکی تر بەخوای گەورە میێرەبانتان ئەسپێرم بەردەوامی بۆ ئیرادەی گەل لە شەقام خواتان لەگەڵ.